بێگومان هەموارکردنەوەی یاسای باری کەسی چەند بڕگە و بابەت و بەندێکی تایە. یەکێک لەوانە پەسەندکردنی یاسای لێبوردن و چارەنووسی زیندانی کراوانە کە من دەمەوێت گفتوگۆی زیاتری لەبارەوە بکەم لەگەڵ شێخ سائر بەیاتی ئەمینداری گشتی جەبهەی خەلاص لەگەڵمان میوانە کە بەخێرهاتنی یەکەین سوپاس دەکەین بۆ ئامادەبوونت لە کوردستان 24 کە لەگەڵ ئێوە بیت و کۆمەڵە پرسیار لە بەڕێزت بکەین. شێخ سائر، لایەنە سونەکان چۆن لە تێپەڕاندنی یاسای باری کەسێتی بەتایبەتی یاسای لێبوردن و چارەنووسی زیندانی کراوان ئەڕوانن؟ مەهزەلەی دەرکردنی دوایین دەرکردنی یاسای باری کەسی بەراتی مناڵان بووەتە هۆی ئەوەی کە مناڵانی 9 ساڵ بەشو بدرێت. ئەمە لە هەموو سەرانسەری دنیادا ڕووی نەداوە و هیچ عەقڵێکیش و هیچ منطقێکی مرۆڤی و ئەخلاق و ڕەوشتیش ئەمە قبول ناکە بە شێوەیەک لە شێوەکان کە حورمەتی منداڵ لەکەدا بکرێت. هەروەها یاسای لێبوردنی گشتیش زۆر لە یاسای حاڵی مەدەنی خراوترە، چونکە ئەمە بۆ چەند کەسایەتێکی دیاریکرا و دانراوە کە فاسدن، سیاسی فاسدن، مەسئولی فاسدن، تاوانی دزی و گەندەڵیان کردووە، هیچ پەیوەندیکی بە پێکهاتەی سونەوە نییە. بۆیە ئەندامانی پەرلەمان دێن و باسی ڕزگارکردنی شیعەکان دەکەن بەبێ ئەوەی سونیەکان ئازاد بکەن. ئەمەش کێشەی یاسادانەرانی ئێمڕۆمان کە نەنەرایەتی پێکاتەکانی عێراق دەکەن، شیعە بێ یا سونە بێ. هەروەها کێشەی نێوانیان ئەو ڕێکەوتنی کە لە نێویاندا هەیە بۆ داپۆشێنی تاوانەکانیان گەندەڵی و دزی، ئەوە تەماشای یاسای لێبوردن کە تەنانەت ساڵی 2016ش ڕێگەی نەدەدا کەسی گەندەڵ بارۆزە. ئێستاکە هەر کەسێک کە گەندەڵ بێ دەتوانێت پارە بدا بەبێ ئەوەی تووشی هیچ لێپرسینەوەی بووبێ. بۆیە هەروەها هەڵگەڕانەوەی لە سەر یاسا ئەسڵێکە. باشە شێخ سائر، کەواتە جەنابەت ئاماژە بۆ دەکەی کە ئەو تاوانبارەی کە گەندەڵیشی کردووە ئەگەر لە مڵک و سامانی گشتی ئەو پارەی بردبێت بیگەڕێنێتەوە دیسانەوە هەر باش نیە. ینی بەگشتی منەوە تێگەیشتم هیچ یەک لە یاساکان بەلای جەنابتەوە باش نییە. کەواتە کێ لەم یاسایە سوودمەند دەبێت؟ کێن ئەو لایەنانەی کە لەم یاسایە سوودمەند دەبن؟ ئەم یاسایانە کەسانی سیاسی گەندەڵن سوودی لێ دەبێنن، بەرپرسانی گەندەڵن، تەزویرچی گەندەڵن، هەروەها کەسانی سیاسی و تەزویرچی گەندەڵن. ئەمە پێوەست نییە بە کۆمەڵگاوە. هیچ کەسێک لە پێکهاتەی سونی ئەم یاسایە نایگرێتەوە. باسی ئەوەی دەکەن کە دەڵێن ئەوەی لە ڕاگەیانەکان داهاتۆ دەرەوە لە سیاسەتمەدارانی شیعە دەڵێن ئەم یاسایە تەنها بۆ شیعەکانە و سونەکان ناگرێتەوە. زۆربەی ئەو تاوانانەی کە بەر ئەم لێبوردنە دەکرێت پێوەستە بە مادەی هۆشبەر و هەروەها ساختەکاری، هەروەها گەندەڵی، هەروەها یاسای چواری تیرۆر و تۆمەتی مخبەری نهێنی چێ ئەمانە دادگای دەکەرە لە بنچینەی یاساکەدا لە بنەسەردا ڕاست نییە. چونکە تەماشای ئەو فەقەڕەیە بکەن لە بابەتی لێبوردنی گشتی مادەی چواری تیرۆر، هەروەها ئەوانانی کە خەبەر دەدەن ناتوانێت لێژنە تانە لەو بڕیارە بدات ئەوەی کە داواکارەکان وەردەکەوە پێی یاسای لێبوردنی گەندەڵیش ئەم بەندەیان لابردووە لە یاساکە و دەکرێت ئەو لێژنەیە قبوڵی بکە یان نەکا و دەکرێت تەمیز بکرێتەوە یان نەکرێتەوە و کارەکە بڕۆدە. بۆیە ئەم یاسایە بۆ ئەو کەسانە دانراوە کەوە لائین هەروەها گەندەڵن.
باشە شێخ سائر باشە کەواتە خەڵکێکی زۆریش لە ناوچە سونەکان هەیە وەک کەمێک لەم و بەر ئێمە هەر لە راپۆرتێکە هاوکارمان شڤان جەباری ئاماژەی پێکرد بوو کە داوای لە ناوچە سونە نشینەکان ئەڵبەتە داوای ئازادکردنی ڕۆڵەکانیان ئەکەن چونکە دەڵێن ئەوان بێتاوانن و لە ژێر فشار و زەبر و لێدان دان پێدانانیان لێ وەرگیراوە ئەی بۆ ئەمانە چی بۆ ئەمانە سوودمەند نابن 98% من هەشتا لە سەد ئەوانەی کە بەند کراون و حکومیان بەسەرا دراوە لە سونەت بێتاوانن لەبەرەوەی ئەو کەسەی کە شایەتی داوە هەروەها ئەو زابطانەی کە لە کۆڵینەوەیان کردووە تائیفین و ڕوونە و هەمووان دەیزانن هەروەها ئەو تۆمەتانەی کە بۆیان هێنراوە لە قایمەیەکدا 300 کەس داوانبار کراوە هەموو ئەو لێ کۆڵینەوانەی کە لە ئەنجامەکاندا کراوە دەبینی زۆرێک لەوانە بە بێتاوان بەردراون و سەلمێنراویشن تەنانەت ئەوانەی کە شعش بنگیراون ئێستا سونەکان ئاڵنگارێکی گەورەتریان هەیە نوێنەراتیان نوێنەریان لە پەرلەمانە حکوومەتدا نییە کێشەکانیان ئەوەیە کە سێ جۆر دەستگیرکراومانە هەیە دانەیەکیان ئەوانن کە لە لای هێزە ئامنیەکارن ئەوانەی ترکە حکم دراون لە وەزارەتی عەدل و سزنەکان هەروەها ئەوانەی کە بێسەر شوێن و فرێنراون لەلایەن میلیشیاکانن لەلایەن سزنەکانی میلیشیاکان و نەدەوڵەت دەزانێت ئەوانە لە چۆن نەکەس دەزانێت ئەوانە چۆن چونکە میلیشیاکان خۆیان لە خۆیاندا دەوڵەتێکن نە دادگا دەتوانێت بگات پێیان نە پارێزەر و نە هیچ لایەنێک دەتوانێت پێیان بگات بۆیە بێتاوانەکان بە پێی کۆمەڵێک تۆمەتی دروستکرا و یا ئامادەکرا و دەفرێنرێ و دەتوان هەر کەسێک لەسەر ئەو بنەمایانە بفرێنن بۆ نمونە تۆ سەدامی تۆ داعشی تۆ ئێرهابی تۆ ئەمانە ئامادەکراون بۆ پێکاتە سونیەکان ئەگەر هاتودا دووەرێکی عادل هەبە لە عێراق نەدەگەیشتینە ئەوەی کە ئێمڕۆ دەبینن ئەو ئێرهابەی کە ئێمڕۆ حکوومەت دەیکا دژ بە سونیەکان زیاتر لە 50,000 ڕفێنراوی سزنکراوت تاوەکو ئێستا نازانین سەر شوێنیان لەکوێ نازانین زیندوونیان مردوون هەروەها چێن ئەوانەی کە ئەوانەی ڕفاندووە ئەمە کێشەی ئێمە ئێمڕۆ لەگەڵ قەزای عێراقی و حکوومەتی عێراقی کە بەو شێوەیە بە شێوەی تائیفی و پشتگوێخستن و گۆڕینی دیمۆگرافیایی عێراق تعامل لەگەڵ شێخ سائر ناڕەزاتیەکان هەر لە ناوخۆی عێراق نییە یاخود با بڵین تێبینیەکان هەر لە ناوخۆی عێراق نییە تێبینیەکان تێبینیەکی نێودوڵەتی و نەتەوە یەکگرتوەکانیش حتا تەنانەت یونامیش ئاماژەی بۆ کردووەکە ئەبێ زەمینەیەکی گونجاو بۆ جێبەجێکردنی ئەم یاسایە هەبێ لە عێراق ئایا پێتان وایە زەمینەیەکی گونجاو بۆ جێبەجێکردنی ئەم یاسایە هەیە یاخود وەکو یاساکانی تر دەرەچوێنرێت یاساکە بەڵام جێبەجێ ناکرێت و کاری پێ ناکرێت لە ڕاستیە پێم وایە جیهان و زیاتر میدیای جیهانی و ئەو گوتارانەی کەسایەتە سیاسەتەکان وتیانە تەنانەت لە ئەمریکا بەیان ئەوڕۆپا بەیان لە وڵاتانی تر هەمویان ڕەخنەیان لەو یاسایە گرتووە و پێڕازینین و پێچەوانەی ئەو ڕێکەوتنامەیە کە عێراق واژۆی کردەوە پارێزگاریکردن و پاراستنی منداڵ ئایا عێراق ئێرادەی نێودەوڵەتی و یاسای نێودەوڵەتەکان ڕێزیان لێ دەگرێت ئایا ڕێز لە مرۆڤایەتی دەکرێت لە بنەچەدا بۆ ئەوەی بڕات بۆ دەست بۆ دەرکردنی یاسایەکی لەو شێوەیەوە پێم وایە حکوومەتی عێراق و بە تایبەتی پەرلەمان دان بەوە دانانێن پێم من نازانم ئەم پەرلەمانە چۆن هەڵبژار بژێردراوە و چی ئەو پەرلەمانە بەڕێوە دەبا و بە چ عەقڵێتێک بەڕێوە دەچێت ئایا دەکرێت ئێمڕۆ بچینە سەر یاسایەک کە عەقڵ و ئاین و مانتق ڕەتی دەکاتەوە ئێمە بەکاری بێنێت دەکرێت ئێمە یاسایەک بەکاربێنێت دەبێتە ئینتیهاک دەستدرێژی بۆ سەر ماف و حورمەتی منداڵان و مرۆڤ ئێستا ئەم پەرلەمانە بۆتە مەترسیی ئێزگار گەورە بۆ سەر دەوڵەتی عێراق و کۆمەلگای عێراقی و پێم وایە پێشاتێکی زۆر مەترسیدار ڕوودەدا لە دەرکردنی کۆمەڵێک یاسای نامرۆڤایەتی ناواقعی و نائەخلاقیشە بۆیە هیچ معقول نییە ئێمڕۆ یاسایەک دەربکەین
پیاوێک بتوانێت منداڵێک بخوازێت. باشە شێخ سایر وەکو دوا پرسیار ئایا دەرکردنی ئەم یاسای و هەموارکردنی ئەم جۆرە یاسایە عێراق ئەخاتە چ پێگەیەکەوە لە ڕووی نێودەوڵەتیەوە بەرەو پێشەوەی ئەبات یاخود دەیباتە پێگەیەکی دواکەوتووەوە؟ بێگومان دەبێت ڕووبەڕۆی کۆمەلگای نێودەوڵەتی بێتەوە ئەگەر بەو یاسایانە لەو دەرکردنی زۆر یاسایانە بەردەوام بێت. من پرسیارێکمەیە بۆ پێکاتە شیعەکان یاسای باری کەسی ساڵی 1950 سەکردە گەورەکانی شیعە ناڕزایەتیان بەرامبەری دەرنەبڕی بۆ نمونەخۆیی و حەکیم وانی تر ئەوانە ناڕازی نەبوون پێی. ئایا ئەم لایەنە چێن ئێمڕۆ شەرعیەتی ئاینی دەدا بەو یاسایە و ئەو یاسایە هەڵدەوەشێنێتەوە کە زیاتر لە 70 ساڵ کارمان پێ کردو. ئایا دەکرێت ئەمانە هەڵەبوو بێتن کاتی خۆی ئەم زانایانە ئەوانەی کە باسی مەرجعیەتی دینی دەکەن چێن ئەوانەی ئەو فتوایەیان داوا بۆ دەرکردنی یاسایەکی لەو شێوەیە؟ ئایا بڕێ سیستانی ڕزامەندی داوە لەسەری؟ ئایا مەرجعیەتی دینی لە نەجەف ڕزامەندی داوە لەسەری یان کۆمەڵێک لایەنی ناڕێک و مەرجعیەتی ناڕێک هەوڵ دەدات عێراق بێتە قەندەهارێشتر؟ بەڵێ سپاس بۆ شێخ سائر بەیاتی ئەمینداری گشتی جەبهەی خەلاص لەگەڵمان بوویت. سپاس دەکەین.